بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی خۆشەویستداین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری کەسایەتێکمان کردووە کە لە بنەماڵێکی تێکۆشەر لەدایک بووە، هەروەها خۆشی هەر لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵ بە سیاسەت بووە و ئەندامێکی چالاشی کۆمەڵی خوێندکارانی کورد بووە لە ئەوروپا و یەکێک بووە لەو کەسانی کە وەرجێر بووە لە بینی ئەو ڕۆژنامەنووس و بیانیانەی کە هاتوونەتە کوردستان بە تایبەتی لە شۆڕشی ئەیلولدا. لە دوای ساڵی 1975 یەکێک بووە لە پێشمەرگەکانی قیادەی موقەت لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1992 بەشداری کردووە. هەروەها لە دوای ساڵی 2023 کە حکوومەتی عراقیە ڕۆخێ ئەو دەبێتە سەفیری ئەو وڵاتەی کە نیوەی ژیانی خۆی بەدژی ئەو وڵاتە خەباتی کردووە. ئەویش کاکسیا من بەنایە. کاکسیا من بەخێربی بۆ بەنامی پەنجەمۆر. هەر بژی هەر خۆش بن. کاکسیا من دەگەل لێەوە دەست پێ بکەین باسی بنەماڵەکەتان. بە تایبەتی باوکت کەسێکی تێکۆشەر بووە لە ساڵی 1930ەکان بە تایبەتی و لە حیزبی شووی عراقیدا دەوری هەبووە. ئەمێ بزانم کە ئایا ئەو لە دامەزرێنانی حیزبی شوویە یاخود لە ئەندامە سەرەتاییەکانی حیزبی شوویی بووە؟ طبعا ناوم سیامند عەبدولسەمەد حاجی محەممەدە، بنەماڵەی مەلەکۆیە بە ناوی حاجی مەنزەر مەشهورم. باپیرم پێش 100 ساڵێک دەستە حەجیەکە دێتەوە، منجەڵێکی گەورە دەکریتن، هەموو ڕۆژە بەخێر بنەماڵێک لە گەڕەچ بایزاغە دەیبن بۆ ئەوەی گەنم بکڵێن و بۆ ساوار دروستکردن و دانولە دروستکردن، ئیتر بە ناوی حاجی مەنزەر بەرام بە پیشە سازی بە نابووینە. لە باپیری گەورەمەوە کە ساڵی 1950 خوا لێ خۆشببوو کاک مەسعود محەممەد زەلیزادە باسی دەکا لە کتێبیکەی ڕەشتی مەرواری کە دەرێ توانیتی تۆپەچی عوسمانیان کە تێک چوو بوو چەخماخساز بووە چاچی کاتەوە. زابێنەوە سەر باوکم لە تەمەنێکی زۆر گەنجایەتێکەوە ئەمری 21 ساڵی ساڵی 34 خۆی دەگەنتە بەغدایە پاژوێ سانەوی تەواو دەکا، لە بەغدای لە مەحکەمەی شەرعی ئیش دەکا. ئەنجا سیەکانیش فترەك دەبیتن لە عێراق کە دروستبوونەوەی ئەحزابی فاشستی لە ئەوروپا و سراعی شیوعیەت و ڕەسمالیەت و ئەم شتەش عەکس دەبیتەوە لە مستەمەعی بەغدا. جوولەکە دەورەی زۆر گەورەیان دەبی، ڕۆشنبیری کورد و عەرەب و چەپ و ڕاست و قەومیەکان و قەزێ فەڵەستین ئەو وەختە و لەگەر بوونی ئینگلتەرا ئەو وەختە بەڕاستی لە عێراق نەوعە دیموقراتیەک هەبووە، بیرکردنەوەی فراوان و لەو ئەوەیدا دروستبوونی قۆناغی شیوعیەت حزبی شیوعی عێراقی دروست بوو کە زۆربەی ئەوانەی دەستیان پێکرد بە دروستکردنەکەی جوولەکە بووینە یان کورد بووینە یان لە شیعە بووینە. بابم ئێک لەوانە بۆ چووکە زۆر ئیجتیماعی بوو، تێکەڵاوێکی فراوانی هەبوو ئەو وەختە و مەجموعەکی کوردی زۆر باشیشی لێبووە لە بەغدای ئەو وەختە، وەکو ڕەحمەتی فواد عارف کە لە بەغدا دەبی، مرافقی مەلک غازی دەبی، زۆر برادەری باوکم دەبێتن، لەگەر ڕەشید عارف سەقا، کاک عەلی عەبدوڵڵا، لەگەر مەجموعەکی تر کە محەممەد تەیب ئەوانە ئیبراهیم ئەحمەد، مامۆستا ئیبراهیم ئەحمەد، ئەوانەش هەموو فکریان بەرەو چەپایەتی و مارکسیەت و ئەوە دەڕواتن بە حەقەت. بۆیە دەبتە ئێک لە دامەزرێنەرانی حزبی شیوعی عێراقی. بەڵام لە ماوەیەکی زۆر کەم لە ماوەی چەند ساڵێک دەبینن ئەو تەعنوتەی لە فکر هەیە، فکری عەرەبان و لە فکری شەرقیەکان بە عمومی بەرامبەر میلەتی کورد. هەر لەو وەختەوە ئەو مجادلە پەیدا دەبی ئایا میلەتی کورد ئوممەیە یان شەعبە. ئەو شتانە زۆر تەسیریان لێ دەکاوە، دەبی ئیتر بە ماوەیەکی زۆر کەم نێهایەتی سیەکان واز لە حزبی شیوعی دەینن و مەجموعەکی مارکسی کورد پەیدا دەبن کە بریتیە لە نافع یونس، لە عەونی یوسف، لە ساڵح حەیدەری،
باوکم علی عەبدوڵڵا ئەو مەجموعە لە ناو خۆیان فکر دەکەنەوە حزبی مارکسیان حزبی شیوعی کوردستانی دەست پێ بکەن. بەڵێ مامۆستا پێشەوە بەڵێ کەمتر لە ناو مێژووی حیزبی شیوعیە باسی دەوری کورد دەکرێت لە سەرەتای دروستبوونی حیزبی شیوعیە. بەڵێ چونکە ئەوە هۆکاری چییە؟ بۆچی ئەوە خۆ دەزانی عەقلیەتی عەرەب ئایا مارکسی بی یان قەومیەکی متەتەرف بی یان ئیسلامێکی سیاسی بی یەک بۆ چوونیان هەیە بۆ شت قبولی ڕەئی مخالف ناکاتن عەرەب بە حەقەت لە فەرهەنگیاندایە لە کەڵتوریاندایە ئەو شتەدا. مەسەڵەن دەوری جوولەکە هەندە مهمە لە عێراق لە دروستبوونی عێراق. جەنەرەڵ مۆد کە دەستە بەغدا داگیر دەکا پاس 3 ڕۆژ لە 1970 بەغدا هەمووی تەتویق دەکا ئەمر دەکا کەس لە ماری خۆی دەرنەچێ ئەحسا دەکەن. دەردەچی نفوسی بەغدایە 1,151,000 و شتەکە. زوولەکە 42,000 کەس دەبن، یعنی تقریبا سولسی بەغدایە. تەئسیریان لەسەر هۆنەر، لەسەر ڕۆشنبیری، لەسەر توجار هەمووی ئەوان بووین. بەرام بچی عەرەب بەحسیەوەی ناکە. باسی ئەوە شەکرێک کە هەندێک جار مەسەلەن شوێعیە جوولەکەکانەوەی کە شوێعی ویستویانە کە حیزبی شوێعی بخەنە خزمەتی سایۆنیست و شتی وا هەیە؟ نە، چونکە شتێکی زۆر ئەنتیکەیە بەران ڕۆژێک لە ڕۆژان دەشبینین حزبی شیوعی لە ئیسرائیل کە پاش 48 دروست بوو زۆربەی ئەندامەکانی شیوعی عێراقی بووینە، جوولەکەی عێراقی بووینە کە مابەینی 48 تا 51 چوینە بە زەبر چوینە ئیسرائیل. یعنی جوولەکە زۆر حتا لە رووسیا زۆر چونکە زوڵمیان لێکراوە و ئەو ئەنواعی پۆگرۆم پێی دەرن بە ئینگلیزی پۆگرۆم، یعنی قەتلی عام لە وڵاتانی بە تایبەتی سلاوی وەکو پۆلۆنیا و رووسیا و ئەوانیان لێکرایە وەکو کەمایەتێک وەکەوە دائیمەن حسیان بە زوڵم کردێ لەبەر ئەوەی گەورەترین پشتگیری شیوعیەت و مارکسیت بووینە. یعنی مە نقطەی مهمە، بەڵام ئەوە عەرەب بەحسی ناکاتن لەکنی قەدەغەیە باشی و عیش بیتن ئەوە لەکنی نابێەوە بەحس بکاتن. باشە کاکسیا من تۆ باسی ئەوت کرد کە باوکت و ئەو هەواڵانەی تری هاوڕێکانی ئەوانە ویستویانە حیزبی شوێعی کوردستانی دروست ئەمە بەس بە دەم بووە یاخود هیچ دکۆمنتێک بەڵگەیەکەیە کە هەوڵیان بۆ داوە، ینی چۆتە بواری کارکردن و جێبەجێکردنەوە؟ بەرێک هەندێک کۆبوونەوەیان کردیە، هەندێک نەشرە و شتیوان بلاو کردیتەوە، بەڵام بناغەکەیان کۆیە و هەولێر بووە. حتا ساڵی 44 ئەو وەختە تەبعەن حزبی هیواش دەبی، هیوا برجوازیە کوردەکان دەبی، بەعزە کەسایەتی و ئەو نەفەرانەی کە لەگەر بۆچوونی شێخ مەحموودی خوا لێ خۆش بوو نەبوون، دانویست نەوعە اتفاقێک نەوعە گفتوگۆیەک لەگەر ئینگلیز دەست پێ بکەن. واقعی بووینە، ئینسانی بە صاحب عەقڵەوە بووینە و زۆر بەشیان کارمەندی حکوومەتی عێراق بووینە، بۆ چوونەچیان هەبووە. ئەو مەجموعەی تر بۆ چوونی مارکسیەت کە ئینگلیز ئەو کارە ساتەی بەسەر کورداهینایە 4 پارچەی کردیە بە زەبر بە تۆپ و تەیارە خشتووی تێدەست بندەستی عەرەب و فارس و تورک، هیچ نەوعەوەچیان سیقە و ئەوەچیان بە ئینگلیز نەبووە. ئەنجا بۆیە کە بەڵام ئەی لە بینی خۆیانە مەسەلەن حیزبی هیوا و بڵێن ئەو جەماعەتە چەپەکان ئەمانە لە بینی خۆیانە ناکۆچیان هەبووە، چونکە حیزبی شوێعی دژی حیزبی هیوا بووە، تەنانەت فەهە دەڵێ ئێمە پێویستیمان بە حیزبی عەمەلەیە و پێویستیمان بە حیزبی ئەمەل نییە. بەرێ خۆت دەزانی طبعاً حزبی شیوعی خۆی بە وەکو بێ پێشڕەو دادەنێ و ئیمانی بەوەی نییە لەگەر هیچ حزبەچتر گفتوگۆ بکات، دەرێت تەنها لەگەر برجوازیەی وەتەنی بەعزە جاران وەکو تەکتیکێک بگەینە یەکتر. ئەدی بۆیە پەکەکە کە خۆی بە مارکسی دادەنێ ئەتیباری هیچ حزبەچتر ناکە. لە کوردستانی تورکیا شەڕ و بەزم و هەرای لەگەر
بەسیترین لەگەر شاعرەکی هەیە کە ئەندامی خۆیان نییە لەگەر سیاست مەدارەکی کە کەلچێ بۆ قەزەی کورد ئەوان لی دەدەن باشە جا بابگەڕینەوە بۆ مێژووەکە مامۆسات باسی ئەوە ئەکرێت ئایا ئەو پرسیارە هەیە کە ئایا ئەم دروستکردنی حیزبی شوێی کوردستان ئەم کوردانە هیچ پەیوەندێکیان لەگەڵ سۆڤێت هەبووە پرسیان بە حیزبی شوێعی سۆڤێتی کردووە ئەی وەڵامی ئەوان چی بۆ مەسەلەن پشتیوانیان کردووە دژی بوون یا چۆن بوو وەڵڵا ئەوە شتەکە هیچ بەڵگەیەکی تاریخی نییە بەڵام وەکو قسە هەیە قسە دەکرا وەختی خۆی ئەو وەختە ئینتەرنێت و ئەوە نەبوو کە دوو ئەندام حزب بابرێن مارکسیە کوردیەکان خۆیان بە ڕێگای ئێران و ئازەربایجان گەیاندیتە مۆسکۆ لەگەر کۆمسمۆڵ کە مؤسسەی لاوانی ئینتەرناشنال بۆ حزبی شیوعی قسەیان کردیە لەوێ لەگەر ئەندامەکی لوزدەی مرکزی حزبی شیوعی سۆڤێت دانیشتینە ڕەدی کردینەوە گوتی نە دەبی ئەنگۆ عاید بن بە حزبی شیوعی عێراقی ئەوەش ساڵی 41 ڕووی داوە بەڵام بە عمومی دەزانن کە حزبی شیوعی سۆڤێت لەگەر ئەوەی نەبووە کە حزبی شیوعی کوردستان دروستبی ئەوەش دڵی ئەو جەماعەتەی حزبی شۆڕە ئەوە زۆر توند کرد لە سەریان ئەوە بوو چۆن حزبی شۆڕەشیان دروست کرد کە بە حقیقەت حزبی مارکسی لینینی کورد بووە ساڵی 1944 لە شاری کۆیە ئەم حزبە دروست بوو ئەی مامۆسا ئەم حیزبە هیچ شتێک بەڵگەشتی هەیە هەر ئەمیش هەر قسەیە و دەمە و یاخود هینیان هەبوو کۆنگرە و شتیان کردووە کۆنفرانسیان کردووە ئەوەی کە تۆ بزانی بەڵگەیەکەیە کە بیسەلمێنێ بەیانیان بەیانیان هەبوو بەیاناتیان هەبووە ئەوەیان هەبووە و لە گۆڤاری گەلاوێژ کە وەختە مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەری کردووە زۆر شتیان نەشر کردە و یعنی وەکو برێی ئەوەیان هەبووە خەڵکی پێشەچی نەیانتوانێ خۆیان بە سەراحەت ئەلام بکەن وەلەو زەمانی حەرب حزبی شیوعی عێراقی دەیتوانی بە عەلەنی ئیش بکاتن حەرب هەبووە و ئینگلیز و ئەمریکا لەگەر سۆڤێت هاو پەیمان بووینە و دژی نازیەت و هتلەرەتی لە عێراق وەکو گوتم دیموکراسیەکی زۆر فراوان هەبووە عالەم قسەی کردیە ڕۆشنبیر شتی نەشر کردیە حزبی وەتەنی دیموکراتی کامل چادرچی هەبووە بەرام لەسەر ئەوەشدا شیوعی نەیانوێرایە زۆر خۆیان ئەعلام بکەن و وەکو ئینگلیز دەرێن فرۆنتیان هەبووە یعنی ئێک لە بەردەمیان قسەی بۆ کردی کاکسیا من باسی گۆڤاری گەلاوێژێکە شتێکەیە کە پەیوەندی بە ئێوە هەیە باسی ئەوەت کرد جارێکە مامۆسای ئیبراهیم ئەحمەد ناوی گەلاوێژی لە خوشکێکی تۆ وەرگرت بەڵێ من سار خوشکم پێشوە من لەدایک بم سار خوشکم هەبووە ڕووناک و گەلاوێژ و مینا و شلێر سێیان ئەمری خۆیان کرد لە ماوەی 2-3 ساڵ ئەنجایی کە چەند ناوی گەلاوێژ بوو بابم لەگەر ڕەحمەتی ئیبراهیم ئەحمەد پێکەوە کاتبی مەحکەمەی شەرعی دەبن لە ڕانیەی ساری 41 لەوێ ئەوە دەبن ئیتر کە ئەو ناوەی زۆر پێخۆش دەبی و خۆی لە ساری 39 دەستی پێکرد بۆ ئەوانە کە ئەو گۆڤارەی ناولێنا گەلاوێژ و پاشدان خێزانی خۆشی خۆی ناوی گەلاوێژ نییە ناولێنا کە خوشتی حەمزە عەبدوڵڵا بوو ناوی لێنا گەلاوێژ ئەنجا ئەمنیش ئەو سێ خوشکم ئەمری خۆیان کرد یعنی پارچار کچ سیامەند لەدایک بوو جا باسی ئەو سیامەندەژەکەین بەڵام پێشەوە حەزم کرد پرسیاری ئەوە بکەم ئایا چەپەکان یاخود حیزبی شۆڕش ئەو کاتە لە منتیقەی بارزان شۆڕشی بارزانی دوو هەموو بزانم 33 بۆ 45 ئایا ئەمانە هیچ علاقەیەکیان هەبووە هاوکاریان کردووە دژایەتی و شۆڕشیان کردووە ئەوەی تۆ بزانی پەیوەندیەکیان هەبووە لەگەڵ یەکتری لە ساری 43وە کە بەقووەت بوون و عالەمێکی زۆریان لەگەردا بووە پەیوەندیان بە ڕەحمەتی بارزانی نەمر کرد کە شۆڕشی دەست پێ کرد شۆڕشی بارزانی دووەم بارزانی نەمر کە هاتە بەغدایە ئەوە شتەکە حەقیقەتە کە زۆر کەم کەس باسی دەکا
ساڵی 44 هاتە بەغدایە بۆ گفتوگۆکردن و مفاوەزات لەگەر حکومەتی نووری سەعید بۆ ئەوەل جار لە مێژووی کورد بە یارمەتی جەماعەتی شۆڕەش و هەروەها جەماعەتی واش مەتالیبی کورد کرا مەجموعەک خاڵ و نوقتە و شتی سەرەکی کەوە مەلا مستەفا تەقدیمی حکومەتی کرد و لە زۆر شت قسەی لێکرا و لە سەری دووە بەڵام بەداخەوە نووری سەعیدیان ئسقات پێکرد قەومیە عەرەبیەکان و بە تایبەتی موسڵاویەکان حکوومەتی مزاحم پاچەچیان هینا کە مامی ئەو عەدنان پاچەچی بوو ئەوەی پاش 2003 هاتەوە عێراق و دەیویست ببتە ڕێی جمهوریە ئەوانە زۆر دژمنی کورد بووینە و اتفاقیەکەی کە واژوش کرابوو ئبتالیان کرد و نەیان هێش بۆیە مەلا مستەفا مەجبور بوو بەردەوام بە شۆڕەشی خۆی بکاتن. ئینگلیزەکان دەورێکی خراپیان هەبووە لەو شتەیدا ئینگلیز لە حەربدا بووینە حەربەکی جیهانی گەورە و گران لەبەر ئەوە وە نەیانویستیە شتەکی جانبی هەبی ئەوان ویستیتیان هەموو هێزەکانیان تەرکیز بکەن لە سەحرای ئەفریقیای شیمالی و لەوێ بەرەنگار و دیفاع لە قەناتی سوێزکەن و خەتی خۆیان بۆ هیندستان و شەڕی ئەوە لەبەر ئەوە دەورەکی خراپیان نەبووە بەڵام دەورەکی بۆچوونیان بۆ کوردیش قەت باش نەبووە ئەمە شتەکە چەسپاوە کە ئینگلیز بە بەردەوامی لەگەر ئەوەی عێراق بووە و دەولەتی عێراق و بچون کە بەرژەوەندی ئینگلیز هەمووی لە عێراق و دەولەتی عێراق و نەفتی عێراق و مەوقعی عێراق و تەئسیری عێراق لەسەر وڵاتە عەرەبیەکان و شەرقی ئەوسەد بووە بەرام لەو مەرحەلەی 44 و 43 و ئەوانە نەیانویستێت تووشی سەرئێشی بن لەبەر ئەوەی تەرکیزیان کردیتە سەر شەڕی خۆیان لەگەر ئەڵمانیا و ئیتالیا. باشە کاکسی ئەمەند ساڵی 46 کە پارتی دامەزرێ ئایا هیچ ڕابطێکەیە لە بینی یاخود گرێدراوەکەیە لە بینی حیزبی شۆڕش و پارتی چونکە بەشێک لەوانەی کە ئەندام بوون لە حیزبی شۆڕشا هەر ئەوانن کە بنەوە بە ئەندامی پارتی یاخود لە دامەزرێنان بازان باوکشت هەر یەشە بۆ لەوانەی کە لە دامەزرێنانی پارتیە ئەوەل ئەندامی لوجنەی مرکزی عزوی احتیاط ڕقم 13 عەبدولسەمەد محەممەدە کەواتە پەیوەندی هەیە لە بینی ئەو دووانە پەیوەندێکی پتەویان هەبووە لەگەر بارزانی نەمر خوا لێ خۆش بوو بارزانی و لەگەر شۆڕەشەکەی دابووینە و هاتوچویان هەبووە و حەمزە عەبدوڵڵا کە ئێک لەوانەی حزبی شۆڕەش بووە عیلاقەتێکی بەقووەتی هەبووە و حتا پاشدان چوویتە مەهاباد و برین نوێنەری تایبەتی مەلا مستەفای بووە بۆ دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و لە شاری کۆیە حامیەی لێ بووە ئەو چار زابتەی کە لە سێدارە دران عیلاقاتیانەوە بۆ ئەوانیش عیلاقەتیان بە حزبی شۆڕەشە بووە هەر چاریان لە حامیەی کۆیە بووە یعنی نقطەی ڕەبتیان ئەو چار زابتەی خوا لێ خۆش بوو شاری کۆیە دەبی و حامیەی کۆیە دەبیتن ئەنجا بۆیە بناغەی پارتی دیموکراتی کوردستان حزبی شۆڕەشە بەڵام بارزانی نەمر بە دووربینێتی خۆی و زانینی و تەجروبەی خۆی بەعزە نقاتی فەرز کردە لە سەریان کە دەبی بناغەکەی فراوان بی دەبی هەندێک بێلایەن و ئاغە و مەسەلەن مهمترین کەسایەتی ئەو وەختە شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموود بووە کاکە زیادی کوڕی حەماغەی بووە کە بە شەخسیاتی وەتەنی و ناسراو بووینە و وەکو ئاغاکانی تر خراپ نەبووینە و بە دوو حکوومەت نەچووینە و ئەوە بووینە ئەوانەی کردیتە جێگری خۆی مەسەلەن بۆ ئەوەی بەڵانس هەبیتن و خەڵکی بێلایەنی هەبیتن ئەوە بە بەردەوامی ئەوە کە بەحسی ڕێبازی بارزانی دەکرێت
ئەوە بۆ چوونی بارزانی بووە کۆکردنەوەی ملەتی کورد ئیمانی بۆی نەبووە کە بە ڕێگای برجوازیەت یان بە ڕێگای شیوعیەت یان بە ڕێگای نازیەت یان ئەوەی ملەتە کەرزگاری بی یەک ئەوە هەبووە کە ئەو ملەتە دەبی یەک بگریتن بۆ ئەوە بناغەکەی پارتی و ئەوانە دەبینی زۆر فراوان بووە بەڵام بنەمای پارتی لە ساڵی 46 لە ئۆگەستی 46 کە سیر دەکەی کارجێڕەکان و ئەوانەی ئیشیان لێکردی هەمووی مارکسی بووینە بۆی مادە ڕەقەم 5 دەرێ یەهتەدی بالنەظەریە العلمیە ساڵی 1940 ئەو چوار ئەفسەری کە جەنابیشت باسەکردن ئەمانە لە سێدارە ئادرێن بەس پێش ئەوە ئەوان هەندێک مەسەلەن وەسیەت نامۆیەک و نامەیەگە نێرنە دەرەوە ئەمانە باوکت بە شێوەیەک دەوری هەبووە لە هێنانە دەرەوەی ئەو نامانەیە یاخود کاریگەری چی بووە دەوری چی بووە ئەو چۆن توانیوێتی ئەوە بکە باوکم شەوی لە سێدارەدانیان بەهۆی ڕەحمەتی سەعید قەزاز دەتوانی ئیجازە وەرگری بچی بیان بینیتن لە گەریان دانیشی و ئەو بەڵگەنامەی کە نووسیتیان و هەر چارواژویان کردی ئەوە خەتی دەستی بابمە بەڵێ ئەنجا ئەوەش ڕەحمەتی کاکەریم شارەزا کە مێژووناسەکی مەشهوری ئەوەی کۆیە ئەو شتەی ئیسپات کردووە جا فعلەن ئەوە خەتی دەستی بابمە پاش وەی کە لە سێدارە دەدرێنەوە ئەوە دەدرێن بابم جەنازەکانیان هەر یەکەی بە ڕێگایەکی بە ئەوە چی دەگەینتەوە مەنتقەی خۆی بۆ ئامێدی بۆ سلەیمانی و ئیدوان بۆ سلەیمانی و ڕەحمەتی خەیڕۆڵە عەبدولکەریم بۆ هەولێرە ئەو دەورەی سەرەکی دەبیتن لە دانیشتن لە گەریان و گفتوگۆ لە گەریان بەڵێ جا پێشەوەی باسی ژیانی خۆی شێ بکەین نەبێ دیارە ئێمە بەرنامەکەمان نەمانوێت لە ڕێگەی ژیانی جەنابەتەوە باسی کۆمەڵێ بابەتی مێژووی بکەین با ئەو پرسیارە بکەم کۆیە بەم بچووکیە بۆچی ئەوەندە مەسەلەن خەڵکی ناوداری تێدا پیا بووە هۆکاری چییە ینی قوتابخانەی لێ بووە هەی بخوێنیەوە 2 ساڵ لە کوردستان ساڵی 20 نووسیتی زۆر بەعزشتی زۆر ئەوەی تێدایە کۆیەکان وەکو شارەکانی ترۆ ئەوانە بەرەبەرە لە شێخ و مەلا و سەید دوور کەوتینە یعنی شتێکت پێدرێم ڕەنگە ئەنتیکەبی شێخ لە هەموو شارێکی کوردستان خۆ دەزانی پایە بەرز و عالەم شێخ ئیلهان لە کۆیە لە کۆیە شێخ بمداریم بەبیرم دێ قورکاریان دەکرد فەقیر بوو ڕسوا دەکران چەند کەسێک هەبوو بە هیمەتی خۆی ببووە شتێک بەرام شێخ و مەلا ئەو دەورەیان نەبووە مەلای گەورە ئەوە بۆ کە کوێ مەلای گەورەش دەورەی زۆر گەورە هەبووە زۆر محەممەد زەلی زادە ئەویش هەندە ئەوەی دیانەت و شتیوا زیاتر ڕۆشنبیر بووە کچی خۆی نردیتە مەکتەب ئەبا شتی وای ئەوە کردووە گوتیتەوە زروری نییە وە لە ئیسلام دانیە تەزجیعی خەڵق کردیە کچی خۆیان فێرکەن و کوڕی خۆیانەوە بکەن یعنی مەلایەکی زۆر مەشکراوە بووە زۆر ئێمە لێرە پشوویە گەین و دوایی درێژە بە گفتوگۆکەمانەی باش. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاکسیا من بە نەئەندامی پێشووی کۆمەڵی خوێندکاران و هەروەها سەفیری حکوومەتی عراقی لە هۆڵەندا. کاکسیامەند ئێمە باسی دەور و گرنگی کۆیەمان کرد کە بۆچی وە مەسەلەن پێشکەوتووە و خەڵکی باشی تێ هەڵکەوتووە بە تایبەتی لە سەدەی ڕابردووە پێت خۆش بوو تۆزە زیاتر بە شان و باڵی کۆیە هەڵی وابزانم ناوەڵەت بەعزە حەقیقەتی مێژووی بەحز بکەین بەڵێ بەعزە شت هەیە چەسپاوە ڕاستە لە ناحەی ڕۆشنبیری ئۆنەری طبعا حاجی قادری کۆی تەسیرێکی زۆر گەورەی هەبووە پاشنان هاتنی ژمارەی زۆر لە ڕۆشنبیر لە بەغداوە چەند وەختی خۆی شێخ ڕەزای تاالبانی هەر لە
دەیەکانی سەدی 20 هاتیتە کۆی لەوێ نیشتە جێ بۆ و زۆریشی جووم بە کۆیەدایە لە شعرەکانی و هەزوشتی وای کردیە. تەسیری دیانەت هەندە نەبووە، ڕۆشنبیری زۆر مەجای پێدراوە. لەبەر ئەوە پەروەردەکردنی خەڵکەکەی فەرقی هەبووە لەگەر جێگای تر. من لە پێشمەرگایەتی پێدرم ئێک لە ناخۆشترین شتیان لە تێکەڵاوکردنم لەگەر مستەمەعی کوردی یەک لە ناخۆشترین شتەکان کەستا باسی دەکەم کە داوت دەکراین لە ماڵەچ یان لە گوندێک یان لە شوێنێک پیاو دادەنیشی وەختی نان خواردن نان دەخوا، منداری فەقیریش دەورە پشتیوان دەسوڕێتەوە. بەعجاران هیچی بەبەر ناکەوێت، دەبی انتیزار بکە حتا ئەوەکە. لە کۆیە ئەوە نەبووە، لە کۆیە دائیمەن کە گەورە دانیشتێ مندار هاتی خۆی خستیتە ناوی قسەی خۆی کردیە. ئەتۆوەت بەبیر نایە، بەڵام مەسەرەن وەختی خۆی مناڵی باش چ بووە دەیانگۆت زۆر کوڕی باشە و فەقیرە وسکت بۆ گەرا و قوب قسەی نەکردیە، سوالی نەپرسیە. ئەگەر لە مەجلس لەگەر پێڵاوان دانیشتیە نەدەبایە خۆی نیشاندا. لە کۆیە وان نەبووە، لە کۆیە مندار زۆر بە حڕیەت و بە بێعاری و قسەکردن و سوال پرسین و کوڕوکت مەجالیان هەبووە. ئسلوبی پەروەردەی کۆیە ئەوە بووە. مەلای گەورەش پێشەنگێکی گەورە بووە، گەورەش ئەوە بووە، حەماغەش ئەوە بووە، جەمیلاغەی حەوێزیش ئەوە بووە، وەختەچی قایمقامی کۆی بووە. هەموو بەرەو ڕۆشنبیری و خوێندکاری و ئەوەی چوینە، یعنی ئەو دەورەیان بە خەڵک داوە. ئەنجا ئەوە سەبەبی ئەوە بوو کە دەشبینی لە قەزەیەی کوردایەتی و کوردە و ئەوەل نەورۆز لە کۆیە کرایە، ئەوەل تیپی هۆنەری باوازی لە کۆیە 46 مامۆستا باکووری بەخێر، بەینەما تیپی سولەیمانی 1956 10 سال پاش کۆیە، بەینەما سولەیمانی پایتەختی ڕۆشنبیری و بەژمارە و بە خەڵک و بە ئەوە بووە. دەبینی قەزەی کوردایەتی مەسەلەن کە شعر و ئەوە و بەرەو ئەوە محەممەد تەوفیق وردی دڵدار ئەو شاعیرانە و ئەو ئەوانە چۆن شعوری نەتەوایەتی و طبیعەت و شاخ و داخ و ئەوەیان بەستیتەوە بە یەکتر لە ئەوەکانیان. شتێکی تریش کە وابزانم گرنگە ئیشارەتی پێبیت مەسلەی مەسیحیەکان، مەسیحیەکانی ئەوێ ینی خۆیان بە کورد دەزانن، بە کوردی قسەکەن، خۆیان بە خەڵکی کوردستان نەزانن. مەسیحی زۆر سپاست دەکەم وەت بەبیری ناموو قەت کۆیی بە هیچ شێوە نە لەگەر جوولەکە نە لەگەر مەسیحی جیاوازیان نەکردیە. گەورەترین کۆمەلگای جوولەکە لە کۆیە بووە حتا ساڵی 50 و یعنی ژنهینان و تێکەڵاوبوون کە خۆ دەزانی لە دیانەتی جوولەکە ژینیان دەتوانی مێر بە غەیر جوولەکە بکە، بەرەم پیاویان ناتوانێ کچی غەیر جوولەکە. لەبەر ئەوە زۆر لە خەڵکەکەی خوێنیان تێکەڵاوە و زێرنگری کۆیەش مەشهور بوون ئەو دیزاین و ئەو زێر و شتەی کۆن. ئەوێ من بەبیرم بێ ئەوەی داکم و داپیرم و ئەوانەی لە بیریان دەبوو ئستا ئینسان گریانی دێ کە دەبینی هەموو ژنی و کرشتی خەلیجی و ئیمارات و ئەو شتە ناشینە، چونکە ئەسڵ و ئەساسی زێرنگرایەتی کورد زۆر شتەچی بە قیمەت و بە ئەوەیە. ژنەکی کورد ببینە ئەوەی ڕەسەن ئی پێش 70 ساڵ ڕسمەکانیان دەبینی چەند ئەوەکانیان جوان بووە بەداخەوەستاو. ئەوەش بنەمای کۆیە بووە. باشە جاباکە، بەڵام لە هەموو شتێکی مهمتر کۆیە پەیوەندیەکی سەرەکی هەبووە بە ڕەواندز و مەهاباد و حتا دەگەیێت تبلیس پایتەختی گورجستان. کۆیە مەشهور بووە بە پیستی و حیوانات و شتیوە دەباغیەتی و کەتیرە زانی چیە وەختی خۆی ئەو شتە چیمیاوانە ئێستا نەبووە، سکۆچ تەیپ و ئەوانە شتێک لە دار دروست دەبوو لە ناو ئاوی گەرمی ئەنجاک ئەوەی کۆیە و منتیقەی ئەوە بە کاروان دەچوو. لەبەر ئەوە دەبینی زمانی ڕەواندز و سابلاغ و ئەوانە هەمووی یەک لە ئی کۆیە.
ڕۆشنبیریمان یەکە دەچوون حتا رووسیا ئەو توجار و شتانە لەوێ سەماوەر آخر سەماوەر هەمووی لە رووسیا دروست دەبوو ئەو سعاتانەواتە لە ئاڵ و گۆڕی بازرگانیشا دەوری گرنگی ئەدی لە یعنی شارێکی زۆر ئەوەی بابرێن کاپیتەڵ و ئابووری و ئەو شتانە دەورەی خەڵکی دەوڵەمەندی لێ بووە ملیۆنێری لێ بووە خەڵکی ئەوەی لێ بووە توجارەتی کردیە ڕەوشنبیری لێ بووە بەڵام ئەوەی مهم دوو بنەماڵەکەی کۆیە حکمی عشائریان کردیە نەک عشائر حکمی کۆیە بکە بۆیە نیان هێشتا غەفوری و حەوێزی ئەوان کە دانیشتونە و نیشتەجێ ئەو شارە بووینە ئەوان حکمی دەوانە لەناوخۆیانە تەبابوون یان ناتەبابوون ناتەبابوون بەڕام خۆت دەزانی کە دێتە سەر پارە و ئەوەی لەگەر یەک و دووش ژنهینان و تێکەڵاوێتی و ئەو شتیان هەبوو مەسلحەتی خۆیان زۆر باشە کاک سیامەنجا بە ئەنجا کەمێک باسی ژیانی خۆی شێ بکەین تۆ لە ناوەڕاستی چلەکانە لە دایکە بیت سیامەند وابزانم هەر ئەو سیامەندەش چیرۆکێکی خۆی هەیە بەرێ بە حەقەت کە ئەمن لە دایک دەبم بابم لە سزن دەبی لە سزن دەبی پێش تقریبن 6 مانگ لەوەی من لە دایک بم لە سزن دەکرێ و هەر لەسەر ئەو فعالیاتانە و سیاسەتی و ئەوانەی دکتۆرێک هەبوو لە کۆیە لوبنانی بوو مەسیحی بوو زۆر مەشهورە دکتۆر سەعید یعقوبی ئستا کوڕەکەی مایە لە بەیروت ئستاش کۆییوانە سەری لێ دەدەن ئەمیرە ناوی ئەوە ببووە کوردەکی ڕەسەم یعنی لە کورد کورتتر بوو جلی کوردی و قسە بە کوردی و ئەوانە ئەوە زۆر برادری بام دەبی کە ئەمن لە دایک دەم بام لە سند دەبی ئەو دێ ئەوە کەم دەبیتن ناوم لێدەنێ نەسروددین لۆ چونکە 3-4 ڕۆژ پێشەوە لە دایک بم حەربی عالەمی دووەم تەواو دەبی و هتلەر دەفەوتێ و ئەوە لە 15/45 دەبی ئیتر نەسەر سەرکەوتە بابم کە لە سزن دەردەچی پاش تقریبن ساڵ و نیوە کە دێتمەوانە دەبی ئەو وەختە لە جەریدە و مەجەلە و ئەوە مەشهور دەبی کە ئەووەل ئەفسەری هاوپەیمان کە داخلی بەرلین دەبی حدودی بەرلین کوردە و ناوی سیامەندۆفە خەڵکی یەریڤان جا سیامەندۆف حتا شێستەکان زۆر مەشهور بوو لە رووسیا لە مۆسکۆ ڕئیسی ئەکادیمیەی زمانی کوردی بوو ئەمە پەیوەندیمان پێ هەبوو بە کاغەز زۆر مەشهور بوو سیامەندۆف بابمیش وەڵا ڕەسەن ناوم لێ دەنێ ئۆفەکەی لا دەبە نەدەبا ئیتر ناوم دەبتە خۆشی چەپ بووە پێی خۆش بوو ئەوەش بۆ پێی خۆش بۆ شتێکی زۆریش پیرۆز بووە کورد فەخری پێ کردیە کەواتە ناوەکەی تۆ لە سیامەندۆف لە سیامەندۆفەوە هەزار ڕەحمەتی لێبی کەسایەتێکی زۆر مەشهوری کورد بووە لە ئەرمینیاوە و مەدالیەی لینینیشی وەرگرت چووکە لە حەربی عالەمی دووەم ڕوتبەی مێجەر بووە یعنی وەکو برەی ڕئیسە ڕائید بەڵام کابرایەکی زۆر ئازا بووە ئەوە بووە قائیدی دەبابات بووە ئەووەل بەتالیۆنی کە دەگاتە ڕۆخی بەرلین ئەو دەبی خۆی تێدەکا و دێ و عەلەمی سۆڤێت دادەنێ کاک سیامەند لە سەرەتای پەنجاکانە وابزانم باوکت نەفیەکرێ ئەو نەفیکردنە پەیوەندی بە چیەوە بوو ینی بە شوێیەتەوە بە کوردایەتیەوە بە حیزبایەتیەوە لەسەر چی نەفیان کرد نەفی دەکرێت لە جنوب سنسارێک لە هیت دەبی شاری هیت پاشدان لە عمارە پاشدان دەهینە زعفەرانەیە ترە ئەمە لە 51 و 52 ئەمەش دەچین کە دەبینین نایەتەوە ئیتر ئەمن لە زعفەرانەیە و پاشدان لە ئەبوغرێب گەورە بوویمە لە ناو عەرەبان لە ناوان ئەوە بووە ئیتر حتا 55 ئەوەکەی لەسەر لاچوونەفیەکە دەیتوانی بگەڕێتەوە بەران درەنگ بوو چونکە من و خوشکم و ئەوەکانمان لە مەکتەبی عەرەبی
زمانمان و خوێندەواریمان و قسەمان و ئەومان لە ناوام کاکسیا مندەوەی تۆ بزانی یاخود چەند ئەو کاتە مناڵبووی بەڵام بیستی بێتێ بە تایبەتی کە تێکەڵاوی کوردی زۆر لێبوو بەغاو کاتە بەڵێ خۆت دەزانی زیرەکردنین توجار ئەوانەی بەتوانە لە ڕۆشنبیرەکان لە ئەوەکان خۆیان دەگەینتە بەغدایە ئەمەش چەند هۆیە چەبوو لە بەغدا پارەی لێبوو ئیشی لێبوو ئێزگەی کوردی لێبوو دەیانتوانی ئەوەی خوارد مەسەلەن ئۆنەرمەندی مەشهور عەلی مەردان تارتۆفیق ئەوانە پاشدان شەماڵ سایی بۆ مەزموعە هەموو خۆیان دەگەین هەڵبەتە کوردەفەیلیەکان پێشتر هەر هەبوون کوردەفەیلیەکان هەبوون بەڵام لە ناحیەی ڕۆشنبیری دەوریان نەبوو ئەوان زیاتر بازرگانی بوو بازرگانی و تقریبەن سەیتەرەکی تەواویان لەسەر شۆرجە و بازارەکانی بەغدایە هەبوو و جوو لە کەشکە ڕۆیشتن سقەیان زیاتر بەوان هەبوو نەک بە عەرەب پارە و ئەملاک و چونکە حکومەت زەفتی دەکرد دەیانفرۆشتەوان ئەوان ئەو پارەوشتەی پای پەیدایان دەکرد بۆیان دەناردن بۆ لوبنان لەوێ زۆر کوردی کۆییش ئەو شتەیان کرد ئەوە بالمناسبە لە ناو عەرەبەکان ئەو شتە نەبوو چکە سقە نەبوو بەوان ئەجا بۆیە بەغدا بۆ سەنتەرێکی مهمی کوردایەتی دوو یانەی لێ پەیدا بوو یانەی سەرکەوتن کە زیاتر سیاسی و ئەوانە بوو و ئەندامی زۆری تێدا بوو هەندێک وێنەم هەیە مێدەوارم نیشانی بدەن کە سعید قەزازیش ئەندام بوو لایانەی سەرکەوتن بەس ئەو یانەیەکی بێلایەن بووە یاخود زیاتر نزیکی چەپەکان بووە لەگەڵ ناسیۆنالیستە کوردەکان بووە ئەوانەی کورد و شعوری نەتەوایەتی کوردیان هەبوو ئەم لەوێ کۆ دەبوونەوە دەهاتن دادەنیشتن بەحسی سیاسەتیان دەکرد بەحسی ئەوەیان دەکرد ئەوانەی چەپ بووینە تەبعەنە تا وەختە پارتیش دەستی پێکرد بوو جوزئێکی زۆر گەورەش لە پارتیەکان ئاغا بوون مەسەلەن شێخ حوسێنی خانەقا شێخ حوسێنی بۆسچین کاک ئەحمەد حەمەدەمین ئاغای دزەیی برای کاک موحسینی ئەوانە وەکو برەی پارتی بووینە ومێد یعنی خەڵکی دیاریش بوون و زۆریش دیار بوون یارمەتیشیان دەدا ئەجا ئەوانە دیتنیان و ئەوەیان لە بەغا دوو شوێن هەبوو ئێکەچیان دوو ئوتێل بوو لە تەنیژ یەکتر ئائیدی دوو برای کریسیان بوون مەسیحی جۆرج مەتی و عەبد مەتی جۆرج مەتی شیوعی بۆ ئەندامی لوجنەی مەرکەزی بووە ڕئیس تەحریری جەریدەی سەوت الئەحرار ساڵی 59 کە گەورەترین ئەوەی حزب شیوعی بوو حزب شیوعی دوو جەریدە بوو سەوت الشەعب ڕسمی بوو ئەوە غەیر ڕسمی بوو ئەوە واجێ هەبوو ئینجا ئەوە برایەکیشی هەبوو عەبد مەتی وەکو دەرێ خۆیان بە کورد دادەنا وتێلیان هەبوو لە شارە جەبهەت النار لەسەر ئەوەی دجلە ئەوە وەکو برەی بارەگایەکی غەیر ڕسمی نهێنی پارتی بوو لەوێ کۆ دەبوونە لەوێ دادەنیشتن لەوێ قسەی خۆیان دەکرد لەوێ ئەوەیان دەکرد ئەو دوو یانەشیانەی سەرکەوتن و سیروان زیاتر اجتیماعی بوو مەشروب دەخورا و قسە دەکرا و حەفلە دەکرا و ئەوە دەکرا سیاست تێکەڵاو نەدەبوو سەرکەوتن زیاتر سیاسی بوو بەحس و خواس و دیعایە و ئەمن زۆر بەبیرم دێ مەسەن ئێک لە دانیشتەکان قەت لە بیرم ناچ عمرم 89 ساڵ بوو بەحسی مەلا مستەفا دەکرا بارزانی نەمر گوتیان ستالین پێی گوتیە دەتکەمە فیلد مارشال ئەگەر قیادەتی 10,000 کەس بکەی لە کۆریای باکوور چکە ئەو وەختە گەورەترین شەڕی ئەوە مەعبەینی غەرب و شەرق و سۆڤێت و ئەمریکا لە کۆریا بوو پێشبەی کۆریای جنوبی و شیمالی دروستبی عەرزی کردیە کە مەلا مستەفا خەبیری شەڕی شاخە و ئەوەیە بستەوێ لەگەر کوردەکان و لەگەر ئەوەکان شەڕ بکاتن مەلا مستەفاش ڕەفزی کردیە گوتیە من شەڕ ناکەمەوە قەزیە عایدی من نییە
ئەمن بۆ میلەتی خۆم بۆ مەبدەئی خۆم بۆ وڵاتی خۆم شەڕم کردیە بەڵێ ئەمن نایم بۆنگۆ شەڕ بکەم بۆیە ستالین ڕکی لێ هەستایە جا ئەوە هەیە زۆر کە ستالین ڕقی لە کورد بووە ڕقی لە مەلا مستەفا بووە حتا نەمردیش ساڵی 53 مەلا مستەفا هەزار ڕەحمەتی لێبی وەزعی باش نەبوو لە سۆڤێت دوای مردنی ئەو دوازە دەرگایان هاتنی خرۆشێف ئیتر هاتی بۆ مۆسکۆ و داخلی ئەکادمیەی بین المللی بووە و سەردان و ئەوەی کردیە و قسەی کردیە و محازەرەی دایە خۆشببختی من ساڵی 2001 بۆ کاگنێچیروان حەفلەکەم کرد نوێنەری حکوومەتی هەرێم بوو لە رووسیا لە لەندەن بەڵێ کاگنێچیروان هات حەفلەکی گەورەم بۆ کرد لە بەشورترین نادی لەندەن ناوی کالتن کڵب 400 ساڵ کۆنایی ئەرستۆقراتی ئینگلیز و ئەوانە تقریبا 90 کەسی لێ بوو سەفیر و دیپلۆماسی کەون و بەعزە جەنەرالی خاننشین و ئەوانە هەندێک دیپلۆمات و سەفیر و ئەوەی تری ئەوەم داوت کرد بوو سەفیری یوکرانیا هات زاوێنە و شتەکانمان هەیە تۆقەی کرد لەگەر کاگنێچیر و خۆی معرف کرد گوتی من تەلەبە بوویمە ساڵی 56 لە جامیعەی کێف کە گوتیان جەنەرال بارزانی دێ محازەرە دەدا لەسەر شەرقی ئەوسەط ئەو وەختە گوتی هەموو تەلەبەکان گوتی جێگا نەما قسمەکە احتیجاجیان کرد چونکە ئەو وەختە لە سۆڤێت خۆمەجال نەبوو ئازادی نەبوو ئەوە نەبوو بەران بارزانی نەمر شخصێک بووە کە لە ئەوەی نەبووە ڕۆتینی حزبی شیوعی و ئەو شتانە عەلەقەل شخصێک بووە ناودار بووە ئەوە بۆ تەلەبەکان پێیان خۆش بۆ جێلێ ڕابگرن گوتی جێگا نەمە لە قاعەکەی گوتی بە 1000 حار قبوڵیان کرد کە خەڵک بچی لەوێ ڕاوەستی لە ناو قاعەکەی نەک هەردانیشی بە پێوەژە گەر تەحملی هەبی گوتی هات محازەرەی بۆ دان لەسەر کورد ئەمنیش هاتیم و ئەوڕۆکە و ئەوانە ئەوە سەفیری یوکرانیا لە لەندن ساڵی 2001 جا مەلا مستەفا پاش مردنی ستالین مەجای پێدرا و هاتە مۆسکۆ و سەردانی جەماعەتی خۆی دەکرد و هاتوچووی دەکرد و قسەی داخلی بەعزە مؤتەمەرات و محازەراتی دەدا و خوێندنی دەکردی سیاسی و ئەو شتانە بەڵێ کاک سیامەن باسی ساڵی پەنجاکانەکەین بەغدا ئەو کاتە گۆڤارێک دەرەچوو لەلایەن ئەمریکیەکانەوە ئەمریکیەکان زۆر خۆش ناو نەبوون ینی ناو خەڵکان تەنانە نەفرەت لێکراوی جوملە شێوەیەک بەس بۆچی ئەوەیان نەکرد بۆچی ئەم گۆڤاریان دەرەکرد بە زمانی کوردی طبیعی ئەمریکیەکان گۆواری پەیامەوە بەڵێ ئەمریکیەکان دەیانویست خۆی عیلاقاتی کەونیان هەبووە قەشەکانیان لە زمانی شێخ عوبەیدوڵڵای نەهری لە ئورمیە مەقەڕیان هەبووە زۆر نووسینەوەیان لەسەر کوردە بووە جەمعیاتی تەبشیریان هەبووە لەسەر ئەوانە ئەو جارەی لە ناحیەکی سیاسی و بەرەنگاری ڕووس بێن کوردیش ئەو وەختە بە ئەوەی ناسرا بوون کە نقطەی زۆعفی شەرقی ئەوسەتن اتیزاه و میل و ئەوەمان بەرامبەر رووسیا باشترە ڕکمان لە ئینگلیز و ئەمریکایە طبعا تورکیا و عەرەب و فارس و هەمووش ئەو شتیان پێخۆش بوو تۆ ئەگەر بزانی حلفی سنتۆ ئەوی بە عەرەبی پێی دەڵێن حلف بەغداد پاکستان و تورکیا و ئێران و بەغدا چار ئەوە بوو دژی کورد دروست کرایە بە یارمەتی ئەمریکا و ئینگلیز کورد زۆر نقطەی زەعف بوو عەلە ئەساس دەبتە سەنتەری شیوعیەت ئەوەش وا نەبوو بە حەقیقەت ئەو شتەوان کەواتەیانویست لەو ڕێگەیەوە کوڕڕابچێشەوە ئەمریکا وەکو بەریتانیا نەبوو مەفتوحتر بوو لەبەر ئەوە مهمترین دیپلۆماتیان کە ویلیەم ئیگڵتن ئەوی کتێبی کوردش ریپەبلیک ئۆف ئەگەنازانم خودتەوەیان جمهوریەی مەهاباتی کوردستان ئەو وەختی خۆی قونسڵ بۆ لە تەورێز هینایان کردیانە قونسڵ لە کەرکووک سەفارەی ئەمریکی لە بەغدایە
ئەوە چی کۆیی دۆستایەتێکی باشیشی لەگەڵ کووردا هەبووە شارەزایی هەبوو بەکر دلێر کە کۆیەکی مەشهور بوو عائلەی مامیحیا بوو مهندس بوو بەکر دلێر بووە محرری ئەو مەجەلەی پێیام حەفتانە دەردەچوو خراپکاری شوێتی نیشان دەدا باشی ڕەسمالیەت و ئازادی و حڕیەت و دیموقراتیەتی ڕۆژئاوای نیشان بدە بەرام لەکەم پارتیەکان مەمبوز بوون چونکە ئەمە وەکو حرەکەتەکی نەتەوەیی وەکو حرەکەتی بابرین ناشنالیزم و ئەو شتانە بنەمایەکەمان مارکسیەت و وەلەو رووسیاش خیانەتی لێکردبووین لە ئەوەی مەهاباد بەرام شعوری زۆربەی ڕۆشنبیری کورد بەلایەتی ئینگلیز و ئەمریکا بوو لەگەر رووسیا بوو ئەوە بێقەید و بێشەرت کەواتە لەوەیە هەم شوێیەکان و هەمیش پارتی هین بوون ینی ناوکۆیەکیان هەبوو ئەوە چیان هەبڵ پێکەوە لەو شتەیدا بوون ئەجا زۆر بەختەوەر بووین لە 64 تەڵەبە بووم لە لەندەن ویلیام ئیگڵتن لە لەندەن سکرتێری دووی سەفارەی ئەمریکی بوو ئەمن و هاواری کاکە زیاد و دارە عەتار سەرمان لێ دەدا ناو دەمان ئەومان دەکرد جا بۆی بەحث دەکردین کە چەند هەولیان دا وەختی خۆی علاقەیتی دروست کرد بوو لەگەر بەعزە عەشائیر و بەعزە خەڵک و شتیوە بەرام نەیتوانی بوو پەیوەندی بە پارتی بکە یان بە کەسایەتی چونکە مەمبوز بوو ئەمریکا باشە مامۆستا ئێمە لە ئەڵخەی داهاتوودا ئێمە زیاتر باسی ژیانی تۆوە خەباتی تۆ لە ناو پارتی و کۆمەڵی خوێندکاران و ئەوە ناکەین و هەموو ئەو مەحەتانەی کە پێیدا تێپەڕووی بازەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵخەی ئەم جارە پێکەوە پڕۆمەی ئەڵخەی داهاتوو دەبینین لەسەر ئارەزووی هەموو ملەتی کورد مەلای گەورە کە تەسیسی یەکێتی ئافرەتانی کوردستان کرا ئەو تەڵەبەی زانکۆی بوو لە بەغدایە لە ماوەی هەفتەی لە ڕووخانی رژیمی پادشایەتی دنیا 180 دەرەجە هاتە گۆڕان بۆچی حیزبی شووعی هەوڵی نەدا دەسەڵات بگرێتە دەست یەساری و چەپ و شیوعی ڕانکچۆغەری قاویان لەبەردەکرد ئی پارتی دەبای ڕانکچۆغەریان شیم بیت